ڕێزوسڵاو بۆ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتە هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی دانیشتوانی شارۆچکەی وەحدەتی سنا دژ بە نەبوونی خزمەتگوزاری. دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی لە ورمێ. گواستنەوەی ئەمین کەریمی بۆ زیندانی ورمێ. هێرشی فاشیستەکانی تورکیا بۆ سەر بنەماڵەیەکی کورد لە مێرسین. 81مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆیادام لە زیندانەکانی ئێران. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی ئۆکسیدی مەنێزیۆم لە سەربیشەی خۆراسان و مانگرتنی سێ بەندکراوی سیاسی لە زیندانی لاکانی ڕاشت. کۆبوونەوەی دانیشتوانی شارۆچکەی وەحدەتی سنا دژ بە نەبوونی خزمەتگوزاری. ڕۆژی دووشەممە 20 گەلاوێژ دانیشتوانی شارۆچکەی وەحدەتی سنا دژ بە نەبوونی خزمەتگوزاری لە بەردەم شۆڕای شاردا خۆپێشاندانیان کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دانیشتوانی شارۆچکەی وەحدەتی سنا لە کۆبوونەوەیەکدا خوازیاری خیرتاوکردنی کۆڵان و شەقامەکانی ئەو شارە و هەروەها کۆکردنەوەی زبڵ و پاشماوەکان لە کاتی دیاریکراو بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی بۆن و نەخۆشی لە نێو دانیشتوانی ئەو شارۆچکەیە بوون. دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی لە ورمێ. بەیانی ڕۆژی چوارشەمە 15 گەلاوێژ هێز ئەمنیەتیەکانی ورمێ هێرشیان کردوتە سەرگوندی نەوجەوان لە ناوچەی سێروو و 9 گەنجیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی تاران گواستوتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێز ئەمنیەتیەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی دانیشتوانی گوندی نەوجەوان و 9 گەنجیان بە ناوەکانی ئەحمەد، ئێحسان، محەممەد، بێهزاد، موحسن و مێهران گوڵستانی و فەرزاد، حەمید و شۆڕش مستەفازادە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی تاران گواستوتەوە. بنەماڵەی ئەو 9 گەنجە داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە یارمەتیان بدەن و ڕێگە نەدەن کە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی ڕۆڵەکانیان ئەشکەنجە و بێسەر و شوێن بکات. سووتانی لە وەرگاکانی ئاوایی ڕەشەکان لە پاوە. ڕۆژی دووشەممە 20 گەلاوێژ دارستان و لە وەرگەکانی ئاوایی ڕەشەکانی سەر بە شارستانی پاوە لە ئاگردا سوتاوە و زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشتووە. بە پێ و دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە ڕووبەرێکی زۆر لە دارستان و لە وەرگاکانی ئاوایی ڕەشەکان لە لایەن ناحەزانەوە سووتێنراوە و ژینگە دۆستانی پاوە پاش چەند کاتژمێر تێکۆشان توانیویان ئاگرەکە کۆنتترۆل بکەن. گواستنەوەی ئەمین کەریمی بۆ زیندانی ورمێ. ڕۆژی دووشەممە 20 گەلاوێژ ئەمین کەریمی هونەرمەند و شانۆکاری ناسراو بە ئەمینوو لە شاری ورمێ پاش کۆتایی خۆناغەکانی لێپرسینەوە بۆ زیندانی ناوەندی ئەو شارە ڕاگوێزراوە. ڕۆژی سێشەممە 10 گەلاوێژ ئەمین کەریمی پاشگەڕانەوە لە وڵاتی تورکیا لە سنووری ورمێ لەلایەن هێز ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. ناوبراو پێشتر و لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژیناش لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاش 1 مانگ لێپرسینەوە بە دانانی وەسیقا ئازاد کرابوو. شایانی باسە کە دوایین بەرهەمی ئەمین کەریمی زنجیرە درامای تاژدین و ئەمین بووە ببورن تاژدین و ئەمینە بووە کە لەلایەن بینەرانەوە پێشوازیەکی باشی لێکرا. هێرشی فاشیستەکانی تورکیا بۆ سەر بنەماڵەیەکی کورد لە مێرسین. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 20 گەلاوێژ گروپێکی فاشیستی تورک هێرشیان کردوێتە سەر بنەماڵەیەکی کورد لە شاری مێرسین و چەند ئەندامیە و بنەماڵەیان بریندار کردو. بە وتەی چالاکانی مەدەنی باکووری کوردستان گروپێکی فاشیستی تورک بە چەند ئۆتۆمۆبیل هێرشیان کردوێتە سەر بنەماڵەیەکی کورد لە گوندی کیسجیک و 8 کەس لەوانە چەند ژن و منداڵێکیان بریندار کردو. بە پێی زانیاریەکان ئەو گروپە فاشیستە بە بیانووی قسەکردن بە زمانی کوردی هێرشیان کردوێتە سەر ئەندامانی ئەو خێزانە و دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان ناجێگیرە. هەروەها هێرشبەرەکان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و ڕادەستی دادگا کراون. 81مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆ ئیعدام لە زیندانەکانی ئێران.
بەیانی ڕۆژی سێشەممە 21 گەلاوێژ بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە 49 بەندیخانەی ئێران بۆ 81مین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئەعدام مانیان گرتووە. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامێکی ئاوبەشدا ڕایانگەیاندووە کە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە کاتی گواستنەوەی بەندکراوانی سیاسی بۆ زیندانی ئەڤین 5 بەندکراوی مەحکوم بە ئێعدامی بەناوەکانی وحید بەنی عەمریان، پویا قوبادی، بابەک عەلیپور، ئەکبەر دانشوەرکار و محەممەد تەقەوی بۆ زیندانی قزل حەسار گواستوتەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە جێبەجێکردنی حکومەکانیان نیگەرانن. هەروەها دوو بەندکراوی ئەمنیەتی بەناوەکانی بابەک شەهبازی و ئومید تەباری مقدەم بە لێدان بۆ زیندانی قزل حەسار ڕاگوێزراون و بەندکراوێکی بەلوچیش بە ناوی عەمر بەلوچزەیی بە مەبەستی جێبەجێکردنی سزای ئەعدام ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی زاهدان کراوە. ڕۆژ نییە دەستگای قەزای ڕژیم چەند بەندکراو لە سێدارە نەدات. داوە لە خەڵکی ئێران دەکەین و بۆ هەڵوەشانەوەی سزای ئەعدام پێیوەست بە و کارزارەوە. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی ئۆکسیدی مەنیزیۆم لە سەربیشەی خوراسان. ڕۆژی دووشەممە کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی ئۆکسیدی مەنیزیۆمی شارستانی سەربیشە لە خوراسانی جنوبی دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. ماوەی چەند مانگە کرێکارانی و کارخانە حەقدەست و مەزایان وەرنەگرتووە و نەدانەی حەقدەست و مەزایە مەعیشەتی خۆیان و بنەماڵەکانیانی خستۆتە مەترسیەوە. یەخچاڵی ماڵەکانیان خاڵیە، قەبزەکانیان دوا کەوتووە و شەرمەندەی خێزانەکانیان بوون، بەڵام بەرپرسانی شرکەت هیچ بایەخێکیان پێنەدا. کۆبوونەوەی فەرهەنگیانی شیروان دژ بە نەبوونی کارەبا. کۆمەڵێک لە فەرهەنگیانی شارستانی شیروان ڕۆژی دووشەممە بۆ جارێکی دیکە دژ بە نەبوونی ئاو و بەرق ناڕەزایەتیان دەربڕیوە. بەوتەی ناڕەزیان بڕینی بەردەوامی ئاو و بڕق ئاستەنگی بۆ کاروباری ڕۆژانەیان دروست کردووە بۆ زیانێکی زۆری ماڵی و دەرونی لێداون. نەبوونی بەرق ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سیستمی پەروەردەش داناوە و مامۆستایانی قوتابخانە ناتوانن بە شێوەیەکی شیا و ستاندارد وانە بە قوتابیان بڵێنەوە. خۆپێشاندانی ماڵدزراوانی پرۆژەی حەکیم لە تاران. ڕۆژی دووشەممە ژمارەیەک لە ماڵدزراوانی پرۆژەی حەکیم لە بەردەم دادسەرای ناحیەی 5 جەنەداباد کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروست دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی گەندەڵی ڕژیمی ئیسلامی نیشاندا. بەوتەی ناڕازیان عەلی نامداری لە خزمەکانی ئایەتوڵڵا گوڵپایەگانی و هاوڕێی محەممەد باقر قاڵی باف سەرۆکی مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی کە لە ڕێگەی دەست و پەیوەندەکانی لە دەستگای قەزایی ڕێگەی لە بە ئاکامگەیشتنی ئەو پەروەندە گرت. ساڵانێکە سەرمایەی پشکدارانی پرۆژەی حەکیم لەلایەن مافیەکانی حکوومەتەوە تاڵان کراوە و هیچ بەرپرسێک وەڵام دەرەوەی زیان دیتوان نەبوو. ناڕەزایەتی کرێکارانی معدەنی زێڕ و خەڵکی سفیدابە لە شارستانی نیمروز. ڕۆژی دووشەممە کرێکارانی شاغڵ لە معدەنی زێڕی سفیدابەی نیمروز بۆ جارێکی دیکە لە ئاستنەدانی داخوازی ناڕەزایەتیان دەربڕیوە و دانیشتوانی ناوچەکەش دژ بە هەڵاوەردن لە کاتی دامەزرانی هێزی کاردا خۆپێشاندانیان کردووە. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیتلاعاتی بیرجەند بە بیانووی بڵاوبوونەوەی ڤیدیۆی ناڕەزایەتی کرێکارانی معدەنی زێڕی سفیدابە چەند کرێکاریان بانکهێشت و هەڕەشەیان لێکردو. لەلایەکی دیکەوە دانیشتوانی ناوچەی سفیدابە لە ئاست نەبوونی هەلی کار و هەڵاواردن لە کاتی دامەزرانی هێزی کار لەو معدەنە خۆپێشاندانیان کردووە و خوازیاری بایەخدان بە کرێکارانی بوومی بوون. ڕوخاندنی خانووی خەڵکی بوومی لە تولاڕوودی تاڵش. ڕۆژی دووشەممە 20 گەلاوێژ بە کرێگیراوانی حکوومەت هێرشیان کردوتە سەر دانیشتوانی ناوچەی تولاڕوود لە شارستانی تالش و چەند خانوویان ڕوخاندووە. بە پێی زانیاریەکان بە کرێگیراوانی ڕژیم بە بیانووی پاراستنی سەرچاوە سروشتیەکانی تالش بە شێوەیەکی تونند و تیژانە هێرشیان کردوتە سەر دانیشتوانی بە ساڵاتچووی تولاڕوود و جلو بەرگیان لە بەژنێکی بە ساڵاتچوودا دادڕیوە و ماڵەکانیان ڕوخاندووە. هەڵسوکەوتی مامورانی ڕژیم لە حاڵێکدایە کە مافیاکانی سەر بە حکوومەت دەیان وێلەیان لە شارستانی تالش دروست کردووە و هیچ کەسیش لێپرسینەوەیان لێ ناکات. مانگرتنی سێ بەندکراوی سیاسی لە زیندانی لاکانی ڕاشت. ڕۆژی دووشەممە سێ بەندکراوی سیاسی بەناوەکانی مەنوچێر فەلاح، مەسعود بێدەریخ و پەیمان فەڕەحاوەر
دژباڵ سوکەوتی مامورانی زیندان مانیان لە خواردن گرت. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران سەرەتا مەسعود بیدەریخ وەردەشوانی بەندکراو لە زیندانی لاکان لە ناڕەزاتی بە بێبەشبوون لە مافە سەرەتاییەکانی مانی لە خواردن گرتووە و دواتر پەیمان فەڕەحاوەر و منوچێر فەلاح پەیوەست بەو مانگرتنەوە بوو. ئەو سێ بەندکراوە لە ئاساڵ سوکەوتی ناشیاوی مامورانی زیندان و بێبەشبوون لە مافەکانی مەرەخەسی و دەستڕاگەیشتن بە دەرمان ناڕازین و ڕایان گەیاندووە کە تا و کاتەی داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە مانگرتن نەدەن. سەپاندنی سزای زیندان بەسەر سێ چالاکی سنفی و مەدەنی. مەحموود مێحرابی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئیسفەهان بە 10 ساڵ زیندان. مەسعود فەرهیختە چالاکی سنفی فەرەنگیانی کەرت بە 3 ساڵ و 1 مانگ و 1 ڕۆژ بەندکران و ئیبراهیم ڕەشیدی چالاکی میدیای خەڵکی مشکین شار بە 3 مانگ زیندان و جەریمەی ماڵی سزا دراوە. بە پێی راپۆرتەکان مەحموود مێحرابی بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ توند و تیژی تەبلیغ دژی نیزام و بێڕێزی بە ڕێبەری بە 10 ساڵ زیندان 2 ساڵ دوورخرانەوە قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و زەوتکردنی پاسپۆرتیش مەحکوم کراوە. ناوبراو ماوەی 922 ڕۆژە بە بێ مەرەخەسی لە بەندیخانەی ئیسفەهان زیندانی کراوە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. لەلایەکی دیکەوە ئیبراهیم ڕەشیدی ڕۆژنامەوان و چالاکی میدیای خەڵکی مشکی شار بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و بڵاوکردنەوەی پرۆپاگەندا دژ بە ڕژیم بە 3 مانگ زیندان و 25 ملیۆن تمان جەریمەی ماڵی مەحکوم کراوە. هەروەها مەسعود فەرهیختە معلمی دڵسۆزی خەڵکی کەرەج بە تۆمەتەکانی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نیزام بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندان سزا دراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 3 بەندکراو لە 3 زیندانی ئێران. بەیانی ڕۆژی دووشەممە حکمی ئەدامی 3 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی ئیسفەهان، خوڕەماوا و بیرجەند جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتەکان 2 بەندکراو بە ناوەکانی زاکر ئارامش تەمەن 27 ساڵ و بەهمەن شەیبەک تەمەن 35 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ئیسفەهان و بیرجەند ئیعدام کراون. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی یاسر سەوەند بە تۆمەتی کوشتنی بانخەست لە زیندانی خوڕەماوە لە سێدارە درا. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.